جارێکی دیکە میدیای سێبەری یەکێک لە حیزبەکانی دەسەڵات خەڵک و ڕێی گشتی هەرێمی کوردستان بە بابەتی لاوەکی و بێبنەما و ناڕاست خەریک دەکات. ماوەی 2 ڕۆژە میدیای سێبەر و بەشێک لە میدیای حزبێکی دەسەڵاتی هەرێم کە بە قووت و سامانی نەوتی خەڵکی هەرێم بەڕێوە دەبرێت ڕایگشتیان بە بابەتی ڕێگریی لە ئاڵای کوردستان لەلایەن ئەفسەرێکی پۆلیسی عێراقەوە سەرقاڵ کردووە. لەم نێوەندەشدا تیمی ڕاوێژکاری سەرۆکۆماری عێراق بە تایبەتیش هاوشین عومەر ڕاوێژکاری سەرۆکۆمار کە کادیرێکی پێشکەوتووی کۆمەڵی ئیسلامیە کراوەتە ئامانجی تەشهیر و ناوزڕاندن وەک لە میکانیزمی وروژاندنی بابەتەکەوە دەردەکەوێت ئەوەی داگوزارێت شەڕی کۆنەقینە و حیزبێکی دەسەڵاتی هەرێم بەرامبەر کۆمەڵی ئیسلامی و ئەم کادیرەی دەیکات. لە کاردانەوەی هەڵمەتەکەدا هاوژین عومەر لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسیوێتی بابەتەکە بە هیچ جۆرێک بەو شێوەیە نییە کە لێرە و لەوێ باز دەکرێ و ڕەواجی پێدەدرێت چونکە ڕووداوەکە تەنیا لێک نەگەیشتنێکی ئاسایی بووە کە چارەسەر کراوە بە جۆرێک ئەفسەرەکە و بەڕێوەبەری پۆلیس و پارێزگاری موساناش پۆزیشیان هێناوەتەوە. ئەو ڕاوێژکاری سەرۆکۆماری عێراقەوەش دەڵێت ئەوانەی لە میدیاوە تەشیرمان پێ دەکەن و وا دەزانن بۆ شەڕەکەلە لەو شوێنە بووین نەخۆیان لە شوێنی ڕووداوەکە بوون و نەدەشزانن چی گوزەراوە تەنیا وێنەیەکیان بینیوە کە میدیایەکی نەوتخۆری هەرێم بڵاوی کردووەتەوە هەر ئەو وێنەیەشیان کردووەتە بنەما بۆ حکومدان بەسەر ئێمەدا. ڕاوێژکارەکەی سەرۆکۆماری عێراق پێی وایە دۆزینەوە و هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان و گەڕاندنەوەی ڕووفاتیان فالکراوان لە سەماوە ئامانجێکی گەورەی و پرۆسەیەکی ئاڵۆزە داواش دەکات بە ڕووداوی عەفەوی و بابەتی لاوەکی لە بەهای پرۆسەکە کەم نەکرێتەوە. هەر لەو بارەیەوە بەشێک لە چالاکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان دوای وروژاندنی بابەتی ئەفسەرە عەرەبەکە و ئاڵای کوردستان لەلایەن میدیای سێبەری حیزبێکی دەسەڵاتی هەرێمەوە بە تەنزەوە نووسیوانە گاڵتەجاڕی لەوەدایە ئەوانەی لەم ڕووداوەدا مزایەدەی کوردایەتی دەکەن و شەڕی پیرۆزی ئاڵای کوردستان بە خەڵک دەفرۆشن هەر ئەوانن کە بە بڕیاری سیاسی ناتەندروست و پلانی ئابووری کورتبینانە لە شەو ڕۆژێکدا نێوەی خاکی کوردستانیان تەسلیم بە عەرەب کرد و 4 ساڵ نەهامەتی و پاشەکەوتی موچە و قات و قڕیان بەسەر هاوڵاتیان داهێنا کە ڕەنگە دەیان ساڵی دیکەش دەرهاویشتەکانی ئەو حکومداریە خراپەیان لەسەر شانی خەڵک و خاکی کوردستان نەبێتەوە.